هەڵبژاردننی پەرلەمانێکێتی ئەوروپا گرنگی بۆ کورد پێنجەکانێکێتی ئەوروپا کورد ئەم پرسە چاوتێکی لەگەڵ بەڕێز ئازاد مستەوفی ڕۆژنامەنووس و شرۆفەکاری سیاسی لە پاریسەوە لەگەڵماندا. بەڕێز ئازاد مستەوفی سڵاوتان لەبێت تۆم کاتتان باش. سلااو بۆ کێک ئازاد تێگوتن کو هێزین ڕاستگیر توندرە و vê carê dikare kargeriya wan zêdetir be di hilbijartinên Parlamentoya Ewropa de. Tu çawa dibîne? سلااوڕێز بۆ ئێوەی ئازیز و هەروەها بنێرانیش. من سەرەتا گەر ڕێم پێ باسێ بکەم لەسەرەوەی کە پەرلەمانێکێتی ئەوروپا کەیەکێک لە ناوەندە سەرکیەکانی ئەمیکێتیە توانێت دەسەڵاتی تێ کە باسی مە بکەین توانێت دەسەڵاتەکەی بزانین بێگومان ئەیشزانین بۆچی بۆ خەڵکی ئەوروپا بۆ حیزبەکان گرنگە ئەم پەرلەمانە یەکێک لە دەسەڵاتەکانی یاسادانانە کە ئەتوانێت بە هاوبەشی لەگەڵ ئەنجومەنێکێتی ئەوروپا بەشداری بکە لە پەسەندکردنی یاساکانی ئەوروپا، هەروەها چاودێری کۆنتڕۆڵکردنە کە ئەتوانێت کۆنتڕۆلی کۆمیسیۆنی ئەوروپا بکات لە هەموو بابەتێکۆ بودجەدانانە کە زۆر گرنگانی کە لەو کێشانەی کە ئێستا لە ئارایە و باسی بودجەیە ئەمە لە دەسەڵاتەکانی یەکێتی ئەوروپایە کە توانێت پەسەندکردنی بودجەیەکێتی ئەوروپای لە ئەستۆیە چاودێریکردنی خەرجیەکانە نوێنەراتی و ڕاوێژکاریە کە پەرلەمان نوێنەی ڕاستەوخۆی هاوڵاتیانی یەکێتی ئەوروپایە و نوێنەرانی لە ڕێگەی هەڵبژاردنێکی ڕاستەوخۆڵەکە خۆتان لە ڕاپۆرتەکان مەردەتان پێکرد هەڵەبژێردرێت پەیوەندەکانی دەرەوە و نێودەوڵەتیە ئەوەی کە ئەگەڕێت بۆ ئەم دۆسیەی کە بەڕێستان باستان کرد ئایا حیزبە ڕاستەوەکان هەتا چەند سەرکەوتن بەدەستێنن بەهۆی ئەو دۆخە ئابوووریەی کە لە ئەوروپا هەیە بەتابێت دوای کۆرۆنا و دوای جەنگی دوای شەڕی ئوکراینە و رووسیا یەکێتی ئەوروپا لە ڕاستیە کەوتوتە ناو قەیرانێکی نەوتراوەی ئابوووریەوە، یعنی قەیرانەکە مۆجودە بەڵام باسی ناکەن. ئەمە زۆر گرنگە کە سەرنجی ڕکرامی کاندیداتۆرەکانەکەی پەڵەبراوەکانەکەی زۆربان هەر باسی ئەوواکەن کە ئەم نیشتمانە هی ئێمەیە، ئێمە حەزەکەی نیشتمان بۆ خۆمان بێت، ئەم ناوچەیە بۆ خۆمان بێت، ئێمە هەوڵە دێن کە دۆخی ئابووری باشتر بکەین. ئەم دروشمانی کە باسەکرێ ئەم دروشمانی کە دەنگ دێنێتەوە زیاتر ئەو دروشمانن کە بەڵێ ئەزانن خوازیارەتی دیدیشمان لە هەندێک وڵاتە ئەو کاندانەی کە ئەو پاڵەورانەی کە بڵای لە باڵی ڕاستڕەون ئەوان زیاتر دەنگ دێن و بەڵام بۆ هەمووی وانە بۆ هەموو ناوچەکانی وڵاتانی هەندێک وڵاتێک بوون وکو فەڕەنسەکە منژیم لە هەندێک ناوچەی بڵێ ئەم کاندیدا ڕاستەوانە دەنگ دێنەوە و لە ناوچە ناهێنەوە بۆ کورد گرنگەکەی لێراکە باسی بکەم. ئێمە پاڵەوان کوردمان هەیە لە وڵاتانی هیچ کوردێک کاندیدە بۆ پەرلەمانێکێتی ئەوروپا دکتۆر هەیە لە هەندێ وڵاتە خەڵکەیە کە خۆی پاڵاوتووە بەڵام ئایا دەنگ بهێنێتەوە یان نا لەم هەڵبژاردنە زۆر گرنگە لەبەر ئەوەی کە وەکو کورد دیارە هەندێک ڕێکخراوە توانیویانە کۆنفۆدراسیۆن ئەمانە پێک بێنن لە دەروی وڵات سەرکەوتوش بوونە تا ئێستا مەڕاستیەکە کە بوترێت بەڵام ئەم دەنگە ئەتوانێت ئاراستە بکرێت بۆ پەڕاوێکی تایبەتیان نا ئەمە داهاتوو دیاریەکات بێگومان بوونی پەرلەمانتاری کورد لە یەکێتی ئەوروپا زۆر بەسوودە بۆ ئەوەی کە هەموو ئەو نەتەوە نەیکە لە ئەوروپا هەن هەموو هەوڵیان ئەوەیە کە بتوانن دەنگی خۆیان هەبێت لە بڕیارەکانی پارلەمانی ئەوروپا کە زۆر گرنگە. کە کازات کەچێک کورد ji Swêd heye ji Partiya Sosyal Demokratê endama Parlamentoya Yekîtiya Ewropayê niha jî dîsa kandîde ji Partiya Sosyal Demokrat
ئەڤین ئینجیرە ناوێ خەلکێ ئامەدا باکوورە کوردستانیە و کار و خەباتێکی gelek çalak jî yekîtiya Avrupa'da kiriye. Yani pirsa Kurd gelek cara evîn aniye rojeva parlamentoya Avrupa dixwazim wê pirsê bikim. Yani niha mesela Kurd li Almanya, li Fransa, Hollanda, Belçika, Britanya hejmara wan zêdetir e. Gelo revenda Kurdî ji bo derxistina parlamenterên zêdetir ên Kurd. Dîtina te li ser wê çi ye? Pêşniyarê te çi ne? Keke azad. ئەوەی کە کورد بتوانێت لە ئەوروپا ڕێخستنێکی بەقۆتی هەبێت ئەگەڕێتەوە سەر پشتیوانیەکی بەهێز و تۆکمە. کورد بەداخەوە خاوەنی دەسەڵات یا بڵێ خاوەنی حکوومەت و دەوڵەتی خۆی نییە. ئێمە ئەم نەتەوانەی کە ئەیبینین لە دەرەوەی وڵات هەموویان حکوومەتەکانی خۆیان بە هەموو شێوەیەک پشتگیریانەکەن. لۆبی دروستکردن، ڕێکخستن ئەمانە پێویستی بە بودجەیەکە کە و پێویستی بە کادری بەتوانەیە بۆ ئەم بابەتە، پێویستی بە زۆر مۆزوع هەیە کە من لە کاتێکدا لە بابەتێکا باسم کردووە. ئێمە توانین کەڵک وەربگرین لە دیپلۆماسی گشتی بۆ ئەوەی کە بتوانین سەرنجی ڕای خەڵک لە ئەوروپا، سەرنجی شەقامی ئەوروپا بەلای خۆمان ڕابکێشین. وەکو کورد کەم تا کوردێک هەڵدرا، بەڵام ململانەیەک کە هەیە تر لە ناو هەندێک حیزبا ئەتوانم بڵێم ئەم بابەتەی نەیتوانیوە بە ئاکامێکی باش بێنێ یا لەتی کردوە. گەر زۆر بە شەفافی لەگەڵ ئێوە قسە بکەم، ئەبێت بۆ ئەم بابەتە بیرێکی زۆر زۆر جددی بکرێتەوە. من یەک دوو جار ئاگادار بووم کە لە هەرێمی کوردستانی عێراق هەنگاوی زۆر جددی بوونرا، خەڵکانێک بانکرا، کۆنگرایان بۆی کرد. ئەم هەنگاوانە بێگومان زۆر زۆر کاریگەریان ئەبێت لە دروستکردنی ڕێخستنی کورد لە دەروی وڵات، لە دیاسپۆرا و هەروە لۆبی کوردی لە ئەوروپا. ئەمە هەتا بکرێت درێژە بدرێت زۆر زۆر بە خازان جەوێت. ئێستا بۆم خولە بڵێ خەڵکێکی کەم بەشدار بێ، بەڵام 5 ساڵ جارێکم هەڵبژاردن ناکرێت و ئێمە دوور مەودا بڕوانین، هەرچی زیاتر بۆ دوور بڕوانی، هەر زیاتران ڕێخستن بکەین، خەڵک دروست بکرێت. خەڵکی بە ئەزمون هەیە لە ئەوروپا لە ناو گەنجانە، ئەمانە ڕابێنن بۆ ئەوەی کە لە داهاتوە بتوان ڕۆڵی پاڵمانتار بگێڕن، بێگومان بە قازانجی قەزیە کورتەوە بێت. بەڵێ بەڕێز ئازاد، بێگومان لە هەر هەڵبژاردنێکە چەند کاندیدێک هەن کە دیارن کاندیدی بەهێزن، کامانە دەرەکەون کاندیدە بەهێزەکان چێن بۆ لە ئێستاوە ناوەندەکانی کورد لە خود با بڵین فدراسیۆنەکانی کوردیش لە وڵاتانی دێرە و لە ئەوروپا بۆ لە ئێستا هەوڵنادن پەیوەندیان لەگەڵ ببەستن، لە ئێستا هەوڵدن کۆڕ و کۆنفرانسیان بۆ ڕێک بخەن بۆ ئەوی پەیوەندیشی تونند و تۆڵیان لەگەڵدا دروست بکەن، گەر لە داهاتوو شتێک توانرا بکرێت بۆ کورد بەتایبەت لە ڕێگەی لیژنەکانی پەرلەمانێکێتی ئەوروپا کە لیژنەی ئاساییشە بەرگریە مافی مرۆڤە بتوانن سوودیان لێوە بگیرێ. ئەمە ئەرە و کەم و کوڕە بوو کە من لە وەڵام پێشەکە باسم کرد. یعنی تۆ کاتێک لێرە هەوڵ نەدرێت بۆ دروستکردنی موەسساتێکی بەرینی بێلایەنی غەیری حیزبی، بێگومان ئەم گرفت و کێشانیشمان ئەبێت کە نەتوانین وەکو خۆی لە کاتی پێویستە ڕێخستن ئامادە بێت و خەڵک دیاری بکرێت، کەسایەتی دیاری بکرێت، سیاسەتوان دیاری بکرێت، کەسی لێهاتوو دیاری بکرێت بۆ ئەندامەتی پەرلەمان. ئەمە ئەبێت بەرنامەیەکی درێژخایەنی بۆ دابڕێت و من ئومێدوارم کە ئەم بەرنامەی بۆ دابڕێت. دیارە جیلێکی خوێنەوار کە لە دەروی وڵاتەیە خۆیان هەندێک ڕێخستنیان هەیە، هەندێک ئیشیان کردووە، بەڵام لە دیاسپۆرا بەبێ پشتیوانی کی بەقووەت ناتوانی لێرە ڕێخستنێکی بەخۆت یاخۆت لۆبیگەریکی بەخۆت بکەیت. هەموو ئەمانە پێویستی بە هێزێکی مرۆیە، پێویستی بە هێزێکی ئابووریە، پێویستی بە هێزێکی دیبلۆماسیە کە کورد ئیتر خۆمان ئەزانین تەنیا دەسەڵاتێک کە ئێستا هەیە هەرێمی کوردستانی عێراقا و خۆی بەتەنی ئەتوانم هەموو بڵم هەموو ئەم
بابەتانە هەڵ ئەگرێت و هەنگاوی باشیشی بۆ ناوە بەڵام هەنگاوی پێویست و هەنگاوی تەواوکردە بەڵام هەنگاوی بۆ ناوە دوای ئەم هەنگاوانە درێژەی هەبێت لە داهاتووە بۆ ئەوەی بۆ ئەو کۆمیسیۆنی کە باستان کرد زۆر پێویستە کورد بتوانێت پەیوەندی خۆی لەگەڵات بکات بۆ داهاتوو. بەڕێز ئازاد مستەوفی ڕۆژنامەنووس و شرۆفەکاری سیاسی لە پاریسەوە لەگەڵماندا بوو. سپاس. سپاس کە کاز.